ماوەی دە ڕۆژە بارینی بەردەوامی باران و بەفر زۆرینەی ناوچەکانی ئێرانی گرتووەتەوە و لافا و زیانی گەورەی ژیانی و مادی بە چەندین شار و شارۆچکە و گوند گەیاندووە. بەپێی لێدوانی بەرپرسانی ئێران لا 25 پارێزگایە وڵاتە بارینی باران و بەفر بەردەوامە، با تایبەتیش لە 24 و 25 مانگدا لافا و زۆرێک لە شارەکانی ناوڕاست و ڕۆژاوای ئێرانی گرتووەتەوە. لە پارێزگاکانی کرماشان و فارس و گوڵستان و مازەندەران و هورمزگان و لوڕستان و سیستان و ئەلوجستان و سیمنان و ئەسفەهان و چەندین ناوچەی دیکەش لافاو ڕوویداوە. زیانمەندترین لافاو لە شاری شیرازی ناوەندی پارێزگای فارس ڕوویداوە، وەکو لاگرتە ڤیدۆیەکاندا دەردەکەوێت سەدان ئۆتۆمبیل بە بەشێک لە سەرنشینەکانیانەوە ئاو بردوونی و لافاوێکی بێپێشینە بازار و کۆڵانەکانی ئەو شارەی داپۆشیوە. پیر حسێن کۆلیوان بەرپرسی فریاگوزاری خێرای ئێران ڕایگەاندووە لە شاری شیراز بەوەی لافاوە نزیکەی 20 کەس گیانیان لەدەستداوە و زیاتر لە 70 کەسی دیکەش بریندار بوون. هەروەها زیانی مادی گەورە بەوەی لافاوەکەوە بە سەدان خان و ئۆتۆمبیل گەیشتووە. لە پارێزگای کرماشانی ڕۆژهەڵاتی کوردستانیش لا سەرپێڵی زاو لافا و زیانی گەورەی بە وڵاتیان گەیاندووە و بەو هۆیەوە گەنجێکی 20 ساڵیش گیانی لەدەستداوە. هاوکات ڕێکخراوی مانگی سوور لە پارێزگای خوزستان گیان لەدەستدانی 2 منداڵی 3 ساڵ و 6 ساڵی بەوەی لافاوەکەوە ڕاگەیاندووە. خۆشیانەوە بەرپرسانی ئیداری تارانی پایتەخت هۆشداری ڕوودانی لافاویان لە شارەکە داوە. لە سەرتاسەری ئێرانیش بەوەی لافاوەوە ئاو و کارەبای سەدان گوند براوە و لە چەندین ناوچە ڕێگا سەرشەکانی هاتوچۆت داخراون. بۆی کۆنیان دێک لە بەنداوەکانیشەوە بەرپرسانی ئێران پێشبینی دەکەن لاگەری بەردەوامی بارانباریندا هەندێکیان تێک بشکێن. وەزارەتی تەندروستی ئێرانیش داوای لەسەر جەمعیەکە تەندروستیەکان کردووە لە سەرتاسەری وڵات لە حاڵی ئامادەباشیدا بن بۆ هاوکاری هاوڵاتیان. هەروەها حەسەن ڕۆحانی سەرۆک کۆماری ئێران فەرمانی بە پارێزگار و بەرپرسانی دیکەی سەرجەم ناوچەکان کردووە تا کۆتایی پشووی نەورۆز لە شوێنی کارەکانیان بمێننەوە و ڕێنمایی پێویست بە خەڵکی بدەن. لای خۆشیەوە کەژناسی ئێران پێشبینی کردووە لە 2 ڕۆژی داهاتوودا بارانی بەخوڕ ناوچەکانی باشوور و باشووری ڕۆژئاوای ئێران بگرێتەوە و 400 میلیمەتر باران ببارێت. مەترسی دروستبوونی لافاوی دیکەشی کردووە لە پارێزگاکانی ئازەربایجانی غەربی و سنە و کرماشان و ئیلام و لوڕستان و خوزستان و چوارمەحەل و بەختیاری لەگەڵ بووی ڕەحمەد و بووشەهر و هورمزگان. دامەزراوەی بەڕێوەبردنی خێرانەکانی ئێران بۆ تاوتوێکردنی بارودۆخەکە و گرتنەبەری ڕێگەچاری بە پەلە کۆبووەوە. لای خۆشیەوە باڵێوزخانەی فەڕەنسا لە تاران وەکو یەکەم وڵات سەرخۆشیە ڕاستەی کە سوکاری قوربانیانی لافاوەکانی ئێران کردووە و باڵپشتی خۆی بۆ هاوکاری هاوڵاتیانی ئەو ناوچەیە ڕاگەیاندووە.